هاتو کایە ئەو کاتت باش دکتۆر سەرچاو هەربژی باشی خۆشبی سپاس دەکەم تۆ بەکوتی هەندە قسە لەگەر دەکەم هیچ سەبارەت بە بابەت دەمیان بێڕێژیت بەرامبەر بکەم توش ئینسان بە سەبارەت بە بابەت فەرموو قسە چی بوو سەبارەت بەو بابەتی پێشکەشم کرد بەس جەنابەت کە لایڤەکانت دەکەیەوە نازانم بەس ژایەتی دینی ئیسلام دەکەی لۆ ڕۆژێک لە ڕۆژان لایڤێک لەسەر باوەڕ بە هیچ دینێک نییە مەسیحی باشە دەیکەمە مەسیحی ئێستا جێ بگرە ئەتوو یەک دقە یەک دقە نانا یەک دقە جێر لێ ناگرم تۆ پرسیارت کرد دەبی وەڵامت دەمەوە کاکە ئێوە زۆر سەیرن پرسیار نەکەی دەبی وەڵامت دەمەوە عەجیب غەریب باشە کاتێک هاتن مەسیحیان گرت یەهودیەکان و هەروە ئیمپراتۆریەتی ڕۆمی یەکێک لە پیاوەکانی مەسیح شمشێری دەرینا مەسیح پێی وت شمشێرەکەت بخەرەوە شوێنی خۆت هەر کەسێک شمشێر هەڵبگرێ ئەوە بە شمشێر لەناو دەچێت مەسیحی مەزن گوتی ئەوانە ڕۆڵەی خوددان کە ئاسایش لە زەویدا بەرقەرار دەکەن ئەوانە ڕۆڵەی خوددان کەوا سەلامەتی و ئاسایش لە زەویدا بەدیدێنن مەسیحی مەزن گوتی ئەگەر هاتوو بە چاوی ڕاستت بە شەهوەتەوە سەیری ژنێکت کرد ئەوە باشتر وایە دەری بێنی نەوەک هەموو لەشت لە ناو دۆزەخدا بسووتێ مەسیحی مەزن گوتی چۆن دەتەوێت خەڵک مامەڵەت لەگەڵ بکە ئاوە مامەڵە لەگەڵ خەڵک بکە مەسیحی مەزن وتی هەرگیز نەفرەت و گوێن بە دوژمنەکەت مەدە بەڵکو و پیرۆزیان بکە مەسیحی مەزن گوتی ئەگەر هاتوو دوژمنەکەت داوای چاکەتەکەی لێکردی کراسەکەشی پێ بدە مەسیحی مەزن گوتی ئەگەر هاتوو کەسێک شەقێکی لە ڕاستتدا بیسوڕێن لە چەپەت بدە ژنێکیان هینا بۆ لای مەسیحی مەزن گوتیان ئەی مەسیح ئەو ژنە زینای کردووە گوتی کامە لە ئێوەکەوە گوناحی نییە با یەکەم بەردی لێ بدە گوتیان هەمومان گوناحمان هەیە گوتی دایکم بڕۆ بەڵام محەممەد لە ناو مزگەوت کاکە مەسیحی مەزنی باسی چی وەڵام پێویست ناکە لایڤ لەسەر پێش دینی ئیسلام بکەیتەوە ئەگەر ڕاست دەکەیت تڕا دابڕۆ تڕا پێویست ناکە تڕا ئەوە لەسەر مەسیح دەی بەرنامەم کرد دەی ئەوە لەسەر مەسیح دەی کوڕم زەرەرتانە لەسەر مەسیح کورە زەرەرتانە لەسەر مەسیح بکەم من نامەوێت لەسەر مەسیح بکەم ئێستا لەسەر مەسیح بکەم خەڵک ڕوو لە مەسیحیەت دەگات دەڵێن پشتیوان عەبدوڵڵا بووە بە مەسیحی ئەو جاژوەرە وەڵامیان لەوە کاکەجان نەبوو بە مەسیحی ئەنی زۆر سەیر و سەمەرەیە بڕوا بکە بەرنامە بکەم لەسەر مەسیحی 150 خەڵکی کوردستان دەبێت بە مەسیحی دڵم بزانە پشتیوان عەبدوڵڵا کاکە گوتمان مەسیحیە سەیر کە دڵێن مەسیحیە ئەو کاتی دڵێن کاکەجان کورە سەیر و سەمەر لەسەر ئیسلامەکە دەبەن تۆ بڕۆ بەدەبەنجی خۆت تێبکەوە بۆ خۆت شەیتان بپەرستە چه عێلاقە لە خەڵک هەیە چێ دەمی خەڵک دەگرن ئازادی نییە ئازادی لە خەڵک دەگرن کەس داوای لێ نەکردی بێگوێ لە بەرنامەم بگرن بە کەرامەتم کاک دەشتی بڕوا بکە 5 بەرنامە لەسەر ئاینی مەسیحی دابنێم چارێکێکی کوردستان دەبێت بە مەسیحی هەر بە جددیشمە باشە هەر بە جددیشمە باشە هەر بە جددیمە باشە ئەوە دێڵە دێ لە سبەینەوە 10 بەرنامە لەسەر ئاینی مەسیحی دادنێن بەڕزا لە بەیانیەوە 10 بەرنامە دادنێن باشە 10 بەرنامە لەسەر ژیاننامەی مەسیح دادنێن دێڵە دێ اینجا چه قسەتان دەمینێ ئەو کاتە خودی خۆتان دێن دەڵێن بزانە پروپاگەندە بۆ ئاینی مەسیحی دەکاتن پروپاگەندە بۆ ئاینی مەسیحی دەکاتن ئەو کاتە خۆتان وە دەڵێن ئەو کاتە خۆتاوە دەڵێن کورە پێغەمبەرەکەت مزماری لە چاوی خەڵک ناوە کونی کردووە خەڵکی کوێر کردووە مەسیح کوێری چاک کردوتەوە پێغەمبەرەکەت خەڵکی کوشتووە مەسیح مردووی زیندوو کردوتەوە عەجیب غەریب خەڵکی نەخۆش کردووە نەخۆشی زیندوو کردوتەوە باشە پێغەمبەرەکەت پێغەمبەری نیکاح بووە مەسیح نیکاحی نەکردیە باشە ئاخەر من بێن باسی سەیرن بەڵگا بڕۆ هین قورئانەکەت بخوێنەوە قسەی من نا قورئانەکەت بخوێنەوە بەڵگا بڕۆ قورئانەکەت بخوێنەوە من ئەوانەی بۆ دێن بە قورئانەکەتە نەوەک بگرێت لە تەوراتە نا من هی قورئانت بۆ دێنم من هی قورئان بەڵگە قورئان بۆ دێنم باشە من بەڵگەی قورئان بۆ دێن بڕۆ لە قورئانەکەتدا هەیە باشە لە قورئانەکەتدا هەیە ئای چۆن چکە تۆ دەبەنجی نازانی لە قورئانەکەت چۆن ئاماژەی بە مەسیح کردیە دەدەگەی چکە دەبەنجی نازانی چۆن لە قورئانەکەت ئاماژەی بە مەسیح کردیە کێشەتان لەوەدایە
محەممەد لە قورئانەکەی پێی دەڵێ لە قورئانەکەی بەو شێوە باسی کردیە باشە کاگیارۆ فەرموو ئازیزم با تۆ باوەڕ بگرینەوە